هەرچەندە پێدە و یەکەکەتەوە هەوڵێن خۆدانکو کۆمکوژیە عمودەیە و ساڵە 2013 داهاتی ئەنجامدان پەردەپۆش و پچووک بکەن لێ دراستیدا کۆمکوژیە عمودەیەک ژێ نیشانێن ڕەشەدە دیرۆکە پێدە دایک و بپیلان و باوایەکی ڕێبەسکری کۆمکوژی دەرحەقی کوردن ڕۆژاوای کوردستانێ ئەنجامدانە. ژبەرک و کۆمکوژیە عمودێ پیلان بۆ لە ڕێکەفتە حفدەی 6 2013 دەست بێ بجیکردنا پیلانی هاتێکردن ئەوژی بدۆر پێچکردنا باژارێ عمودێ و تەوارێن عمودێن هاتن و چوونێ هاتنە داخستن و بتەنەیەک ڕێ ژوەی چوون و هاتنە وڵاتیان هەبوو و ئەوژی ڕێیا گوندێ جەرنکێ بوو نێزیکی 10 کیلۆمترانج باژارێ عمودێ دوورە و هەفسی نووریە بتورکیارە لە هەمان ڕێکەفتێودا ئەنجامە دۆر پێشکردنێدا هەریەک ژێ سربەست نەجاری ئەندامی تەنسیقیە عمودێ دێرسم جرنکی ئەندامی پارتیا یەکیتیا کوردستان سووریا وڵات فیتۆ یەکژێڕێک خەرێن خۆنیشاندانێن ئەنێکەسە هاتنە دەستە سەرکردن. پشتی لە دارخستنە جوینەکە ڕاوێژکارینە برا تەنسیقیە عمودی خۆجهەیە عمودەیە ئەنەکەسەدە بریار هاتەدان و لە ڕێکەفتە 6 2013 مانگرتنە کۆرێل دارخستن تاکو فشار لەسەر پێدەورێ دروستکردن و ئەو کەسێن هاتنە دەستە سەرکردن سەر بەستوەرنەبەردان و بریار هاتەدان و دێمانگرتنێدا تو کەسێک نزیکی بارەگەهێن پێدە نەبێ و بتەنێ بانگە سەربەستبەردانە دەستە سەرکردیان وەرێکردن. لە ڕێکەفتە 19 2013 ئەنجومەنە ئێلێن عمودێن سیاتیڤە ناوبێنکاریەنە بەرە ئەنەکەسە و تەنسیقیە عمودێ ژالیەکی بەو پێدا ژالیەکی دن بە پێشکەش کرد و ئەنەکەسە و تەنسیقیە عمودێ ڕازی بوون و دەهەمان دەمێدەژی ژمارەیەک جوانێن عمودێ بریاردەن و مانگرتنە دوورکەتن ژ خواردنێ دەست پێ بکن ئەو ژیوەکە پشتەبانیەکەش بۆی دەستە سەرکردیان و دێ دەستپێکێدا کۆنێ مانگرتنێ لە نێزیکی مزگەفتە سەلاحەدین هاتە بەدان. لە ڕێکەفتە 26 2013 ئەنەکەسە و تەنسیقیە عمودێ بریاردەن و مانگرتن بەردەوام بنوودێ ڕۆژێدا مانگرتن لەسەر شێوازی خۆنیشاندانێ دوو جاران وەرێل دارخستن کوژێ ناوەندە باژار بەرەف کۆنێ مانگرتنە دوورکەتن ژ خواردنێ تەبگەڕێ بکەن. لە ڕێکەفتە 21 2013 ئەنجومەنە ئێلێن عمودی و پشتی دەرخستنە جوینێ لێ گەلپێدێ ژێ تەنسیقیە عمودی و ئەنەکەسەرە گوتن و ئەو جوانن هاتنە دەستە سەرکردن بە تۆمەتە بازرگانیە بمادەین هشبر هاتنە تۆمەتبارکردن ئەف تۆمەت جالیە تەنسیقیە عمودی و ئەنەکەسە بە هاتنە ڕەتکردن ئەگەر پێدا ڕاستبێژە بلا کەرم بکێ و دەستە سەرکردیان بدێ دادگەهێ و تۆمەتێ لەسەروان ببەلگە پشت ڕاست بکێ لێ ئەفدا خواز جالیە پێدە بە هاتە ڕەتکردن. لە ڕێکەفتە 22 2013 و ژبەرک و پێدا داخوازە ئەنەکەسە و تەنسیقیە عمودێ ڕەت کرد مانگرتن و خۆنیشاندانە ئەشتیانە بەردەوام کرد و ژمارەیە کەسن گرەوا برچیبوونی ڕاگەهاندبوون بوو 19 کەس و ژبەرک و کۆنێک گرەوا برچیبوونێ بچووک بوو کۆنێکی مەزنتر هاتە بەدان. لە ڕێکەفتە 23 2013 تۆ پێشوە چوونەک دروست نەبوو بەڵکو ژمارەیە کەسێن و تەولی گرەوە برچیبوونێ بوون گەهشتە 29 کەسان و مانگرتن و خۆنیشاندانێن ئاشتیانە بەردەوام بوون. لە ڕێکەفتە 24 2013 ئەنجومەنە ئێلێن عمودێ گوت و پێدا ڕازی بووە جوانێن هاتنە دەستە سەرکردن سەربەست بەردێ لێ دوو مەرجن پێدا هەنێک و ئەوژی ئەڤێن گرەوە برچیبوونێ بداوی وەرێ و کەسوکارێن دەستە سەرکردیان بێچنە قامشتۆتا و زارۆکین خۆوەرگرن وانەکەسە و تەنسیقیە عمودە بمەرجن پێدا ڕازی بوون تەویک و ئارمانجێن قڕێژ لە پشتوان هەردوو مەرجان هەبوون. لە ڕێکەفتە 25 2013 چاوەڕێە سەربەست بەردانە جوانن کورد دەهاتە کەرن و خەلکی باشارێ عمودل نێزیکی مزگەفتە سەلاحەدین یا کولەتەنشتە وێ گرەوە برچیبوونی هات بۆ ڕاگەاندن کۆم بۆ بوون تاکو پێشوازیە لە هەرچێ جوانن کورد بکەن و گرەوە برچیبوونێ بەردەوام بۆ لەسەرجادێ و دووکەچێن کوردژی تەولی گرەوێبوون و کۆن هات بۆ ڕاکردن. و پشتی نێزیکی سێدەم ژمێرانجێ چاوەڕێکردنێ بتەنێ دێسم جرنکی هاتە سەربەست بەردان پێدا ئەو درێ ئاخێرە بربوو گوندێوی و ڕازی نەبوو و سەربەست و وڵات سەربەست بەردێ و کۆمبوونە خەلکێ دوی دەمی دەژالیە دوو کادروێن قەندی لەوە بناوێن حەمزە و سینان دەهاتە چاودێریکردن و چەندین چەکدار دە ئۆتۆمبیلە ئەسایژە پێدەدا خۆبە شارت بوون. لە ڕێکەفتە 26 2013 جارێکەدن کۆنێ گرەوا برچیبوونێ هاتە بەدان و مانگرتن و خۆنیشاندانێ جارەکەدەن دەست پێکرد وەکە ڕۆژێن بەرێ و هەفتەم لەگەڵ دەستپێکردنا خۆنیشاندانێ دێرسم جێرنکی هاتە پێشیە خۆنیشاندانێ و بەحسا چاوەنیا دەستە سەرکردنا خۆگر و گوت و بە ئاوایەکی هۆڤانە ژالیە سایشا پێدە بە هاتە دەستە سەرکردن و گوت و کەسێکی نەکورد بە کۆلین گەل دەکرد و تووشی ئەشکەنجەدانە هۆڤانە هات و دەما و بەحسا چیرۆکێ دەکردژە هێشکەت و بۆ نەخۆشخانەی هاتە بە گوهاستن و خۆنیشاندان بەردەوام بوو و خۆنیشاندان ڕاستی کاروانەکە لەشکریە پێدێهات و کۆمەک چەکدار لەگەڵ ئۆتۆمبیلن لەشکری بوون
پێدا حتا ئۆتۆمبیلێن کوچەکێن دۆشکەل سەربوون ئانی بوونە باشارێ عامودێتە و لە خۆنیشان دەران بدەن. بزە برا هێز ئۆتۆمبیلێن لەشکریل پێشیا بارەگەها هەیڤا سۆریا سەر بە پێدەڤە جێگیر بوو و پشتی جێگیربوونێ دەست بێ بەردانە گولیان بالێ خۆنیشان دەران دەهاتەکردن کودان جامێدا شێخ مەوس عەلی کۆ بە شێخی داهاتە ناسکردن و هەردوو زارۆکن بناوێن نادر خەلە و سەعەد عەبدولباقی سەیدا دەست بجی شەهید کەتێن و عزیز قەرنەوە گازی جوانان دەکرد و دەگوت ڕوونن تاکو هون بریندار نەبن گولەیەک بەرکەت و بریندار بوو سوار حتە و ئەحمەد کوڕمی و ئەحمەد عیدێ و کوڕی عەباس غزێم بریندار بوون و ژبەرگرانیە برینان درەنگیا شەوێ بەرزان قەرنەوە شەهید کرد. هەروەها دوێ شەوێدا چەکدارن پێدا عێریشا ئۆفیسە پارتیایەکی تیا کوردستان سووریا کرد و ئاراس بەنگۆ شەهیدکردن. پشتی شەهید بوونێ کادرۆیە کە پێکەکەیە ژن ئەوژێ سەرێبانێ ئۆفیسێدا بێتە خوارێ ژبەرگ و جڤینەکە ئەنەکەسە لە ئۆفیسی هەبوو ji بۆ گوتوبێشکردنا ڕەوشێ و دیتنا چارەسەریەکێ تەبایە ئامادەبووان هاتنە دەستە سەرکردن و ژمارەیاوان 36 کەس بوون و لەگەڵ گوڕبوونا ڕەوشێ چەکدارن پێدە هێزەکە مەزن ئەنینە باژارێ عامودێ. لە ڕێکەفتا 27/6/2013 پێدا قەدەغەیە هاتنوچوونێ ڕاگەهاند و تەوی ڕاگەهاندنا قەدەغەیە هاتنوچوونێ عەلی ڕندێ لەگەڵ هەڤالێکی خوا دەرکەتن بۆ کڕینانان دەما ڤەتگەڕیانە مالێ ژالیە نیشانوانێکی پێدەڤە هاتە ئارمانجکردن و دەست بجێ شەهید کات.